لە کاتێکدا محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆژی شەمەی داهاتووی بۆ کۆبوونەوەی پەرلەمان دیاری کردو داوای لە کوتلەکان کرد بە بەرپرسیارەتی خۆیان هەڵسن بەڵام بەهۆی جیاوازی لە سەر نێوەڕۆکی یاساکە و کاتی ئەنجامدانی هەڵبژاردن و ماترسی لە ئاکامەکانی دوورە کۆبوونەوەکە سەرکەوتوو بێت. لە کانونی یەکەمی ساڵی 2019دا لە ژێر گوشاری خۆپیشاندانی شەقامی عێراقیدا ئەنجومەنی نوێنەرانی یاسای نوێی هەڵبژاردنی پەسەند کرد بەڵام بەهۆی دیاری نەکردنی خشتەی بازنەکان و جوگرافیای پارێزگاکانەوە کە دەبوو پەرلەمان پێشتر دیاری بکرایە سەرۆکۆمار تا ئێستا واژۆی نەکردووە و نەکەوتووەتە بواری جێبەجێکردنەوە بۆیە کۆبوونەوەی داهاتوو تەنیا بۆ ئەو مەبەستە گرێ دەدرێت. لەوەتەی ئەو یاسایە لە پەرلەمانەوە دەرچووە مەشتۆمەڕی گەورەی لێکەوتووەتەوە بە تایبەتی لەبارەی فرەبازنەی هەڵبژاردنەوە چونکە ئاکامی هەڵبژاردننی یەکبازنەی دیارە بەڵام فرەبازنەی خاڵی ئەرێنی زۆری هەیە بەڵام گرفتی هونەریشی هەیە وەکو نەبوونی سەرژمێری لەلایەن وەزارەتی پلاندانانەوە بۆ دیاریکردنی ژماری بربژێرکراوانی قەزاکان و تەنانەت وەزارەتی دارایی تا ئێستا تێچووی هەڵبژاردنەکەی دیاری نەکردووە. لە دوای ساڵی 2003 تا ئەمڕۆ کۆمەڵێک پارتی دیاریکراوی خاوەن سەرچاوی دارایی و میلیشایی کۆنتڕۆڵی کای سیاسی وڵاتیان کردووە و لە هەر قۆناغێکدا لە ژێر ناوی جیاجێدا خۆیان ساز داوەتەوە و بە ساختە و چاواشەکاری کۆنتڕۆڵی گۆڕەپانەکەیان کردووە ئەوانە بوونەتە هۆکاری خاپوورکردنی ژێرخانی ئابووری وڵات و تووڕێی شەقامی عێراقی بۆیە خۆپیشاندەران دەیانەوێت سیمای وڵات بگۆڕن و ئەو پارتانە سزا بدەن ئەوانیش بە هەبوونی سەرچاوی دارایی و پەیوەندی ناوچەی و هەبوونی میلیشای چەکدار نایانەوێت بە سانایی گۆڕەپانەکە ڕادەستی جەماوەری تووڕە بکەن. لایەنگرانی دواخستنی وادەی هەڵبژاردن لە حوزەیرانی داهاتوودا خواستەکەیان بۆ چەند پاساوێک دەگێڕنەوە لاوانە یاسای دادگای فیدراڵیە کە یەکێک لە قازیەکانی کەمە کە ڕێگر دەبێت لە جێبەجێکردنی پرسەکە و دەرکردنی ئەنجامەکانی چونکە دەبێ هەمووان واژۆی بکەن و زەمینە زیاتر خۆش بکرێت بۆ ئەوەی هەڵبژاردنەکە بە پاکی و بێگەردی ئەنجام بدرێت. هەروەها مادەی نۆی دەستوور قەدەخەی کردووە لەسەر عسکەریەکان خۆیان بپاڵێون بۆ پۆستی سیاسی یاخود پشتیوانی لە هەڵمەتی هەندێک لە پاڵێوراوان بکەن. ئەوە لە کاتێکدایە کە میلیشیەکان بە شێوەیەکی بەربڵاو دەستیان وەرداوەتە پرۆسەکەوە ئەوە جگە لە نەبوونی یاسایەک بۆ کۆنتڕۆڵکردنی سەرچاوی ناوخۆیی و دەرەکی ئەو سامانە فراوانە گوماناویەی هەندێک پارتی سیاسی کە دەبێتە هۆکاری کڕینی دەنگ و تێکدانی پاکی هەڵبژاردنەکان. گەرچی ڕەچاوکردنی ئەو هۆکارە هونەری و سیاسیانە پاساوی بەهێزن بۆ دواخستنی پرۆسەکە بەڵام شەقامی عێراقی بە گەشتی و چالاکانی مەدەنی سوورن لە سەرئەنجامدانی لە کاتی خۆیدا. مەڕوان کازمی چالاکی مەدەنی لەو بارەیەوە دەڵێت شۆڕژگەڕانی تشرین ڕازی نابن بە دواخستنی هەڵبژاردنەکان هۆکارەکان هەرچیەک بن. هەوڵدانە پەرلەمانەکەی ئێستا زۆر جیاواز نییە لە هەڕەشە و هەوڵی سەرکوتکردنی میلیشیەکان کە ڕۆژانە لە دژی چالاکان دەیکەن. شارەزایان و پسپۆڕان هەڵبژاردن بە بنەمایەکی باش و ئاشتیانە لە قەڵەم دەدەن بۆ گۆڕانکاری کۆمەڵگەکان بڕوایان وایە تا بازنەکان لە بەردەمی جەماوەردا فرەتر و بچووکتر بن باشتر دەتوانن نوێنەرانیان دیاری بکەن چونکە ئەنجامی یەکبازنەی هەڵبژاردنەکانی عێراق و کوردستان ئەو ڕاستی سەلماندووە کە یەکبازنەی کەسانی حیزبی و خواستە بەرتەسکەکانی گەیاندووەتە پەرلەمان و هەمیشە بەرژەوەندیە گشتیەکان کراونەتە قوربانی بەرژەوەندیە حیزبیەکان ئەوەش پێویستی بە بەڵگەهێنانەوە نییە.